هەندێک لەو دیدار و کۆبوونەوانە ئەنجام درراوە بەتایبەت لەگەڵ بەرپرس و ستافی ڕاگەاندنی زۆر لە حیزبەکان کۆبوونەوە کراوە و ئەوەی کە ئەمن بەشدار بووم ئاگادارم کە کۆبوونەوەی باش بوون هەم ڕاگەاندکارەکان لە نزیکەوە قەناعەت و بۆچوونەکانی خۆیان خستە ڕووە گلەیەکانی خۆیان لە حکوومەت کرد و حکوومەتیش دیارە ئەم بارودۆخی ئێستای بەوردی باس کرد بۆ ڕاگەاندکارەکان و دوای ڕاپەڕینەوە تا ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانی ئاوا ئاڵۆز و سەخت دەتێنەپەڕیوە پێویست دەکات کە گوێ لە حیزبەکان بگرێ و گوێ لە فراکسیۆنەکان بگرێ پەرلەمانتارەکان بگرێ و گوێ لە ڕاگەاندکارەکان بگرێ کەم بارودۆخە چی لێ بکەین و پێشنیاریان چییە و ڕخنیان چییە ئەمە دەتوانین چۆن ئەم مۆزعە وا بکەین کە زیانی زیاتر نەکەین و ئەگەر بکرێ ئەم مۆزعە باش بکەین و چاکسازی گۆڕانکە تێدا بکەین ئەمە بەو ئاراستەی کە بڕیار وایە و پێویستیشە بەڕاستی حکوومەت باش گوێ بگرێ و چاکسازیش بکە و گۆڕانکاریش بکە دەنا ڕۆژ بە ڕۆژێ هەم بارودۆخەکە خراپتر دەبێ و هەم نیگەرانی و بێزاری خەڵک زیاد دەکا و من دڵنیام تەبعاً و پێمە دەبێ هەموو حکوومەتیش دەبێت دڵنیا بێ کە ئەم بارودۆخە سەخت و دژوارە بەتەنیا بە حکوومەت نەبڕێوە دەچێت و نەچاکیش دەکرێت پێویستی بەوە هەیە کە بینی گوێ لە حیزبەکان لە ڕێکخراوەکان لە پەرلەمانتار و ڕاگەاندکارەکان بگرێت بڕیار وایە کە هەموو لایەنەکەم بەبێ جیاواز سەردانیان بکرێ و گوێیان لێ بژیر لە نزیکەوە و پێشنیار و پرۆژە و ڕخنەکانیشان بە هەند وەربژیرێ ئەکەم پێمە ئەمە سەرەتایەکە بۆ چاکسازی گۆڕانکاری سەبارەت بە شاندەکە جارێ بڕیان نەدراوە کەچی بەڵام بەلانی کەم سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەت لە شاندەکە دەبن